بەیانیتان باش سڵاو لە ئێوەش بەڕێبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری وەرزش و لاوان پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەندی دەستڕەنگین ئاهەنگ مسلح لە ژێر ناونیشانی سۆزێک بۆ جوانی ڕەنگەکان کردوتەوە. دیارە لە پێشانگاکەدا چەند تابلۆیەکی جۆرا و جۆری ئەم خانمە هونەرمەندە نمایش کراون کە هەریەکەیان گزارشت لە با بڵێن شتێکی جیاواز و تایبەت دەکات. دەمەوێت لەگەڵ ئاهەنگ مسلح خۆی قسە بکەم سەبارەت بە پێشەنگاکە. ئاهەنگخان سڵاوت لەبێت، دەستخۆش بێ بۆ پێشانگاکەت. چەند تابلۆت نمایش کردو لە پێشانگاکەدا، تابلۆکان گزارشتن دەچێت. سڵاوت لێبێت و زۆر سڵاوت لێبێت و زۆر بەخێربێ. خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆ بەسەرتان کردوینەتەوە. زۆر سپاس بۆ بەرەبەرایەتی ڕۆشنبیری ڕانیش کە ئەم دەرفەتەی بۆ من ڕەخسان و ئەمە یەکەم جارمان کە پێشەنگایەکی بکەمەوە و دڵخۆشم بە دڵتان بێ. چەند تابلۆت نمایش کردووە و تابلۆکان گزارش لە چی دەکەن؟ 36 تابلۆمان بەشداری پێکردو ئەمڕۆ و تابلۆکان زیاتر تێکەڵن و دەربڕنی هەموو ئەو شتانن کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا پیشان دەدرێن و هەن و کاریگەری لەسەر دەرونی خەڵکی هەیە و ئەم شتانە. ئەم پێشانگایانە بۆ تۆ وەکو کچێکی دەستڕەنگین تا چەند گرنگە بۆی بتانی بەهرەکانی خۆت پیشان بدەی نمایش؟ ئەم پێشەنگایانە زۆر گرنگن بۆ کەسانی بە تایبەتی بۆ ئافرەتان. بۆچیش؟ چونکە خۆم تەمەنێکی کەمم هەیە، 19 ساڵم، بەڵام پێشەنگایەکی وا بۆ من وام لێ دەکات زیاتر هەستکەم کە پێویستە زیاتر خۆم بەرەو پێشەوە بەرم و کاری باشتر بکەم لەوانی کەم ڕۆ پێشکەشم کردوونە و هەوڵدەم شتی زیاتر پیشانی خەڵکیدا. ئەم کارانی کە ئێستا نمایشت کردووە بەرهەمی چەند ساڵی تۆی، ینی چەندە کاری تێدا دەکەی و ئەگەر بە دیاریکراویش باسی هەندێک لە تابلۆکانمان بۆ خۆم لە 2019ەوە تابلۆکان پیشان دەدەم، دروست دەکەم، بەڵام لە کێوە دەستم بە هونەری وێنەکێشان کردووە لە تەمەنی 6 ساڵیەوە. هەر لەو کاتێکە دەستم بە خوێندن کرد لەگەڵەوەشدا دەستم بە ئەم وێنەکێشانە کرد. تابلۆکانیش زۆرن لێرە. ئەو بوون ئەم تابلۆیان تابلۆی شیری ڕەشە. ئەم تابلۆیە شیری ڕەش دەربڕینی چیا؟ بۆ خۆی شیری ڕەش شیر شتێکی پیرۆزە، بەڵام کە تۆ دەڵێ شیری ڕەش لێرەدا وەکو ئەوەی وایە لە پیرۆزیەکەی کەم کەیتەوە، چونکە ڕەنگی شیر ڕەنگێکی سپیە، بەڵام تۆ پێی دەڵێت ڕەش لێرە پیرۆزیەکەی کەم دەکاتەوە. دەربڕینی شتەکە چیا؟ لەوانەیە شتێک کاریگەری لەسەر ژیانی تو هەبێت، ئەو شتە وردەوات لێ بکات لەو مووقیفەیدا بسەقی وەکو لە دووەم دانایان دیارە، بەڵام ئەوە مانای ئەوەی نییە کە تو ناتوانانی ڕۆژێک لەو کێشەی بێ دەرە، لەو ژیانەی بێ دەرێ کە بۆن منە بۆ خۆت دروست کردووە. بەڵام ئەگەر هەتا بێ دەریش لەو شتێکە ئەو ڕۆژێکە بەسەرداتەوە ئەو کاتی بەسەرداتەوە کە بۆ تو زۆر ناخۆش بووە، بەڵام کاریگەری هەر لەسەرت دەمێنێتەوە لەوانەیە داهاتووشت بگۆڕێ. سەرنجی هونەرمەندانی ڕانیە، شێوەکارانی ڕانیە کە بەشداریان لە پێشانگاکەدا کردبوو بە شێوەیەکی گشتی چۆن بوو سەبارەت بە وێنەکان؟ زۆر بەدڵیان بوو و زۆرترین ئەو شتێک کە بەدڵیشیان بوو ئەوە بوو کە فکری جیاوازەیە لە ناو شتەکاندا. بابەتەکە لەسەر یەک شتی دیاریکراونەوەستا بۆن مە تەنها تابلۆیەک سروش بکێشم یان تەنها تابلۆی وێنەکێشە بە ناوبانگەکانی دنیا دووبارە بکەمەوە. فکرەکان جیاوازن، ڕەنگەکان جیاوازن، بەکارهێنانەکان جیاوازن. ئەوە شتە بوو کە زۆر بەدڵیان بوو. زۆر سپاس لەگەڵمان بووی. سەحار پەیوەند بەڕێوەبەری ڕۆشنبیری ڕانیەش لێرەیە ڕاپەڕین. دەمەوێت لەگەڵ مامۆستا هیوا سەبارەت بەم پێشەنگا قسە بکەم. مامۆستا سڵاو لێبێت. ماوەیەکە دەبینم کە کار و چالاکی هونەریەکانتان بە شێوەیەکی باش زیادی کردووە. ئامانجتان چییە لە کردنەوەی ئەم پێشەنگایانە بۆ ئەو بەهرەمەندانەی کە تازە دێنە ناو بوارەکەەوە؟ تا چەند دەتانەوێت گرنگی زیاتر بە بواری ڕۆشنبیری و هونەر بدەن لە سنوورەکەتاندا؟ بەڵێ دەستان خۆش، بەیانی و بینەرانی کورسات باش. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین هەمیشە بە گرنگیەوە دەڕوانینە ئەو بەهرە و توانایانەی کە لە بواری هونەریدا کار دەکەن و خۆشبەختانە خاتوونی هونەرمەندی دەستڕەنگین ئەمڕۆ ئەم پێشانگایی کە ئامادە کردووە ڕاستی هۆڵەکەی جوانتر کردووە بە تابلۆکانی هەمووی دەربڕینی هەستی ناخی خۆیەتی و تابلۆکانی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشن. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی دەمێکە لەسەر خەتین لەگەڵ خاتوو ئاهەنگ کە بتوانین لە پێشانگایەکی ئاوا تایبەتدا کارە هونەریەکانی نمایش بکات و هەمیشە ئێمە
بەڕاستی هاوکار و پشتیوان دەبین بۆ هەموو ئەو هونەرمەندانێک کە دەستڕەنجینن یان لە بواری هونەریدا کار دەکەن جا لە هەر بەشێکدا بێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوکار و پشتیوانیان دەبین. سپاسکە لەگەڵمان بووی. سەحەر پەیوەند دیارە ئەم خاتونە دەستڕەنگینە وەکو خۆی باسی کرد ماوەی چەند ساڵێکە هاتۆتە ناو بوارەکەەوە کردنەوەی ئەم جۆرە پێشەنگانە بۆ ئەو گرینگە لە بەرەوەی لێرە دەتوانێت بەهرە و تواناکانی خۆی نمایش بکە و ئەو هونەرمەندانەشی کە لێرن دەتوانن بە سەرنج و تێبینیەکانیان کارەکانی دەوڵەمەند بکەن و هانی بدەن بۆ ئەوەی زیاتر لە داهاتوودا بەهرەکانی خۆی پیشان بدات و نمایش بکات.